لە پایتەختی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە لە واشنگتن دیسی لەگەڵتانم لەگەڵ هاوکارانم کۆمەڵێک مژارمان بۆ دیاسپۆرای ئەم هەفتەیە ئامادە کردووە. کەمتر لە 2 هەفتەی ماوە بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا دۆناڵد ترەمپی بربژێری کۆماریەکان بەڵێنی داوە ئەگەر دەربچێ 11 ملیۆن کۆچبەر لە وڵاتەکەی دەربکە. میدیاکانی ئەمریکا دەڵێن ئەمە ملیارها دۆلاری تێدەچێ و پێشبینی کارێکی بەنێوبانگی ئەمریکیش دەڵێ ئەمە کارەساتێکی گەورە دەبێت بۆ ئەمریکا. دانیمارک و سوێد دەیانەوێ هاوسەرگیری نێوان ئامۆزاکان و خاڵۆزا و کورزاکان بە یاسا قەدەغە بکەن. ئەمە چۆن دەبێ و ئارگومنتەکانیان چین؟ نووسەرێکی کوردی دانیمارکی کەمێکی دیکە وەڵاممان دەداتەوە. ویلایەتێکی ئەڵمانیا بڕیاریدا دیپۆرتکردنەوەی ئێزیدیەکان بۆ باشووری کوردستان ڕابگرێت. ئەمشەو ئەو پەرلەمانتارە کوردی پرۆژەکەی دا پەرلەمان و جێگری سەرۆک وەزیرانی ویلایەتەکەش بەتایبەت بۆ دیاسپۆرا ڕوونی دەکەنەوە کە بۆچی ئەو بڕیارەیان داوە. سەرۆک کۆماری فیدراڵی ئەڵمانیا بەرزترین مەدالیای دەوڵەتی وڵاتەکەی دای دوو کوردی دیاسپۆرا نووشین. هەردوو کوردەکە میوانی دیاسپۆران و کەمێکی دیکە دایان ناسر. سەرەڕای سەرما و باوبۆران هێشتاش کۆچبەران لە نۆکەندی ئینگلیز دەپەڕنەوە. ئەم هەفتەیە 1136 کۆچبەر لە فەڕەنساوە بە بەلەم گەیشتونەتە بەریتانیا و 3 کۆچبەریش خنکاوە. هەرچەندە پلانی ناردنی کۆچبەران بۆ ڕواندا شکستی هێناوە، بەڵام هێشتاش وڵاتانی دیکەی ئەوروپا هەن کە دەیانەوێت لاسایی ئەو پلانە بکەنەوە. هەفتەی دابردوو ئیتالیا یەکەم گروپی کۆچبەرانی ناردە ئەلبانیا و دواتر بە بڕیاری دادوەر گەڕێندرانەوە. هۆڵەنداش ئاشکرای کردووە کە دەیەوێت کۆچبەران بنێرێتە ئۆگەندا. جگەل لەوە هۆڵەندا بە تەمای ڕێوشوێنی تونترە بەرامبەر کۆچبەران. ئیسپانیا بە توندی دژی ئەو داواکاری و پلانانەیە کە وڵاتانی ئەوروپا بۆ دیپۆرتکردنەوەی کۆچبەران هەیەە. سەرۆک وەزیرانی وڵاتە بە هاوشان ئەوروپیەکانی گوتووە کۆچبەر بۆ گەشە پێدانی ئابووری ئەوروپا پێویستە. بەپێی داتاکانی یەکێتی ئەوروپا بە درێژایی ساڵی 2023 و ئەوەی کە پێی دەگوترێت کارتی شین یا ئیقامەی تایبەتی کار نزیکەی 89,000 کەس وەریان گرتووە. قبرس تەنیا وڵاتە کە هیچ کارتێکی شینی نەداوە و هەنگاریاش تەنیا 17 ئیقامەی داوە. هەرەم شەو دەچینە ڤیەننا لەوێ ناوەندی چان و جواکی کوردی هەیە کە ماوەیەکە کاری باش بۆ دیاسپۆرای کوردی لە نەمسا دەکات. اینجا دەچینە هۆڵەندا و کلیپێکی نوێ دەناسێنین کە هونەرمەندانی ئافرینی دیاسپۆرا نووشین دروستیان کردووە. دوو هەفتەی دیکە خەڵکی ئەمریکا لێرە بڕیار دەدەن کە کێ لە وڵاتە دەبێتە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. هەڵمەتەکانی بانگەشە گەرمن و یەکێک لە مژارە گەرمەکانیش مەسەلەی کۆچبەری نایاساییە. هەردوو بربژێر پێیان وایە کە دەبێت مەسەلەی کۆچبەری باشتر ڕێک بخرێت و کۆنتترۆل بکرێت. بەڵام دۆناڵد ترەمپی بربژێری کۆماریەکان باشکرا دەڵێت کە ئەگەر ببێتەوە سەرۆکی ئەمریکا 11 ملیۆن کۆچبەر کە مافی مانەوەیان نییە و ئێستا لە ئەمریکا دەژین لە وڵاتەکەی دەردەکە. میدیاکانی ئەمریکا ئەم هەفتەیە بە دوواداچوونی دوور و درێژیان بۆ بەڵێنەکەی ترەمپ کردووە. جواتی کۆچبەری ئەمریکا AICش خەمڵانێکی کردو دەڵێ ئەگەر ئەو پلانە لە ماوەی 10 ساڵدا جێبەجێ بکرێت پێویستی بە بودجەیەکەیە کە دەکاتە 968 ملیار دۆلار. یەکێک لە سەرنجڕاکێشترین کەسەکان کە قسەی لەسەرەوە مەسەلەیە کردووە پرۆفسۆرێکی ئەمریکیە کە بەوە بەنێوبانگە پێشبینی ورد دەکا بۆ ڕووداوە سیاسەکان و زۆربەی جاریش ڕاست دەردەچن. بە تایبەتیش پێشبینیەوە دەکات کە کێ لە هەڵبژارنەکاندا دەردەچێت. ئالان لیکتمان سەرراوی کە پێشبینی کردبوو کە کەمالا هاریسی بربژێری دموکراتەکان لە هەڵبژاردننی ئەمجاری ئەمریکادا بیباتەوە، بەڵام هەروەش پێدەچێت بەو ئەنجامەی کە لە ڕاپرسیەکاندا هەند و دیڵیەکی هەبێت کە ڕەنگە ئەمجارە پێشبینەکەی ڕاست دەرنەچێت. بۆیە لە نوێترین هەفتەیڤینیدا لەگەڵ میدیای ئەمریکی دەڵێ پلانەکەی ترەمپ بۆ دیپۆرتکردنەوەی 11 ملیۆن کۆچبەر کارەساتێکی گەورەیە بۆ خەڵکی ئەمریکا.
لە ئەمریکاوە دەچینە دانیمارک لە وڵاتە هەروە لە سوێدیش ئامادەکاری دەکرێت بۆ بە یاسا ڕێگەگرتن لەوەی کە ئامۆزاکان یا خاڵۆزا و پورزاکان پێکەوە هاوسەرگیری بکەن. دەنیز بەرخودان بە زمانی دانیمارکی زۆر کتێبی نووسیوە، نووسەرێکی کوردی دیاسپۆرا نشینە لە ناوەندەکانی دانیمارکیدا کەسێکی ناسراوە دەمەوێت بۆمان باس بکە کە هۆکاری دەرچوونیم بڕیارە چیە. کاک دەنیس سەدەم چیەک و لە دانیمارکێ و لە سوێدێژی لەسەر تشتێکی وسا گەنگەشە تێکردن و هەوڵ دەدەن بە یاسا vê mesele qedexe bikin mesele tiştên zanistîne tiştên tenduristîne an jî sedemên din hene. Sedemên tenduristî hene heta niha hikûmeta Swansea Wellington Norwich Swêd û Danimark xwestin zewacên malbatî qedexe bikin. یک من ناتان جی زواجم موابقی قدر کرنی بله و دانی ماجی قدر تو تکاری وقتی بیشن هرگلیا بیشی بله هرگلیا گنگشان چن او کسین کود دیجن چد بیشن او کود گلن چد بیشن حکومت دانمارک فاز قبول قراره بکه جبر کدی بیشن رجله سخت بونه دارو کان بلند گلک دارو تین وقت سخت تین دنیای گلک جوان سخت بکن نسخ هم دواره فیزیکی ده هم دواره نفسی ده جبر ویجی حکومت دانمارک دخوادوی تیش قراره بله کاک دەنیز دناف دانیمارکیادا بخۆشی تشتێکی وسا هەیە ئەنژی مژارتنێ وەکی دەبێژن علاقەدارە بە ڕەڤەند ئەنژی دیاسپۆرەیە ئەو گەلێن کولوێ لە دانیمارکێ دژین ناو گەلێ دانیمارکە تشتێک وسا ئیرۆ تونە ناو گەنجین یانە جوانن گەلێ دانیمارکە تونە نینە دو سەد ساڵ بەرێ ناو گەلێ دانیمارکی دەژی هەبوو یانێ gelek kes bi mirovên xwe re zewcîn lê êdî li cem wan nema lê êdî li cem gelek xelkên rojhilata navîn û xelkên Asyaya navîn jî hê jî hene wekî gelek Kurd teqrîben 50,000 Kurd li Danimark hene û ez bi xwe şanse salin rojnamegeriyê Kurdî dikim û ez Kurd dibînim ku encama dewacên malbatî ne ez yek ji wan im dê û bav min jî مری هاون یعنی مروی هاون یعنی او گلک زارق تحت بون بخو از نکرم باشو بیهیدم نمونه وقت میناکه کدوم به گلک زارق دن هنه باجار کو از نها دیدم باجار آرز کدویه من باجار دانمارکه مروی که من هبو یعنی مریه که من هبو جزور به مر جانی کوی دستم او جی انجام زواج malbatî bû. Warî tenduristî de em hemû baş dizanin ne baş e. Hemû baş dizanin ne baş e. Di nav diasporaya Kurdî de li Danîmarkê ev biryare gengeşe çêkiriye yanî di nav xwe de daxivin çünkü em dizanîn ev tiştekî weke dibêjin normal e di nav Kurda de tiştê wisa çê dibin. Erê yekemîn gruba Kurdî 55 sal berî hatibûn Danîmark û di nav Kurdin her çand parçeyê Kurdistanê de zewacên malbatî tiştekî pir normal bû yani pir belav bû. Pir kes hene ku wisa ne. Ez bawerim serî not ji heval û naskeriyên min encama neticeya zewacên malbatî ne. û di nav wan de jî nîqaş dikin ma em ê qedexe bikin an na hinek ji wan dibêjin em ê qedexe bikin hinek ji wan dibêjin fikreke ne baş e. Yên ku dibêjin em ê qedex bila bê qedexe kirin dibêjin rêjeya seqetbûna zarokan pir bilind e gerek em ê wê tiştî rawestînin. Yên ku dibêjin em qedexe nekin dibêjin yên ku bi xwe bi dilê xwe aşiqê hewl em ji wan bî qedexe bikin. Nîqaşen navbera Kurdin Danîmark. بله دبا کو کس با کسی که وکی من کو ام لدرو و مجاره دبیستن لدرو دانیمارکه دبا کو مرو بیجا پارتیان راستاجو کسین کو دیجی بیانیانن لپش بریاره کی وسانه تو بخواد تشتکی وسا دبینی از زانم تو دگلی کو بریاره کی وسا درکفه لگلک کسنا مالباتن اگر وسا بن نچارن کو درکفن لدانیمارکه وک کوچ برنه
داکو بکاربن بە ئەڤی ناخۆ مەسەلەن هەفژینیە ژیانە هەفژینیە پێک بین. Linear analiz merezi güçlü bir مثلا في عليه مثلا من فرغونا نظام بەڵێ کاک دەنیز وەکە دەبێژن داتا هەنا مرۆ دەوڵەت بڕیارێکی وسا بستینە تشتێکی گەلێکی گرنگە بێ داتا بڕیارە ناستینە داتایەکەیەک و چ قاسی زەرار گەهاندیە ماڵباتان ئەو وەکی دەبێژن هەفژینیا دەناوبەرە دۆتمام و پسمامان و کورخاڵ و کورمەتاندا کورخاڵەتاندا ئەرێ هەیە لە کێم هەیە ئەم بزەلالی نزانن کێم هەیە چەند زارۆک سەقەت دەبن چەند زارۆک نەساخت دەبن ئەم بزەلالی نکارن ئیسپات بکن بەلگە بکن و سەبەبا سەدەما سەقەتبوونە وان زارۆکان زەواجن ماڵباتینن لێ نمونە نەخۆشخانەیەک هەیە بە ناوی 20 نەخۆشخانەیە نزیکی ببن هاتین باید هەدەفەکانی ماسی ئەبوو خۆ دەبین سەری سیدی یەکۆ کتابن دۆهێ بکارکردنە سەری سیدی وان ئەجنەبینە غەریبین یان دیانینە هەژمارەك بڵندە ji ber ku bes sedî deh jî milletê Danîmark eşnebîne xerîbî û sebeben bawar dikin zewacin malbatî bilê wî pir data tune nîne باش gelek spas Deniz Berxwedan نووسری کورد ناسراو لە دانیمارک لەگەڵمان بوو کە خۆتان گوێتان لێ بوو باسی مژارێکی زۆر سەرنجڕاکێشی کرد دانیمارک بڕیاری داوە کە ئەوانەی ئامۆزای یەکتر بن خاڵۆزا پورزای یەکتر بن بەیان نییە بەیەکەوە هاوسەرگیری بکەن چونکە دەڵێن ئەمانە کێشەی تەندروستی گەورەیان بۆ دروست دەبێت و بۆ ئایندەیان باش نییە لە نێو یەکێتی ئەوروپادا زۆرجار لە وڵاتێک بڕیارێک دەردەچێت دواتر ئەو بڕیارە وردە لە شوێنەکانی دیکەش لاسایی دەکرێتەوە بەڵام ئەوەی کە تاوەکو ئێستا زانراوە لە شوێنەکانی دیکە هێشتا ئەم گەنگەشەیە دروست نەبووە سەرڕاوی کە وەکو دەنیز بەرخودانیش باسی کرد داتای ورد لە دانیمارکیش لەبەردەست نین کە ئەو شێوازی هاوسەرگیری کێشەی گەورە دروست کە هەرچەندە دەزانین کە لە نێو بڵێن کۆمەڵگەی پزیشکیدا لە بواری تەندروستیدا زۆر دەمێکە و ئەو مەسەلانە قسان لەسەر دەکرێت باسی زانستی هەن کە دەیسەلمێنن ئەو شێوازی هاوسەرگیریانە کێشێک تەندروستیان بە دواوەیە بە مەرجێک پێشەوەی کە ئەوانە هاوسەرگیری بکەن نەڕۆشتە بن پشکنینی خوێن و کۆمەڵێک پشکنینی تریان نەکردبێت کە دەری دەخایە لە ئایندەدا کێشیان بۆ دروست دەبیانە لەو مژارەوە دەڕۆم بۆ دەگەڕێمەوە بۆ ئەڵمانیا لە ویلایەتی شلێزڤیگ هۆڵشتاینی ئەڵمانیا بڕیار دراوە کە دیپۆرتکردنەوەی کۆچبەرانی ئێزیدی بۆ باشووری کوردستان ڕابگیرێ سەیران پاپۆ پەرلەمانتاری هەرێمەکە لە سەرلیستی کریستیان دموکراتەکانە لە نێو پەرلەمانی هەرێمەکەدا پرۆژەی ڕاگررتنی بڵێن ڕاگررتنی دیپۆرتکردنەوەی کۆچبەرانی پێشنیاز کرد و بە زۆرینەی دەنگی پەرلەمانی هەرێمەکە پەسەند کرا پاپۆ دوای دەنگدان قسەی بۆ بەرنامەی دیاسپۆرا کرد و داوای کرد کە هەرێمەکانی دیکەی ئەڵمانیاش هەمان هەنگاو بنێن واتە ئێزیدەکان دیپۆرت نەکەنەوە هەروەها جێگیری سەرۆکوەزیرانی هەرێمەکە و وەزیری خۆگونجاندن پشتیوانی بڕیارەکە دەکەن ئەویش دەکات ئەوش بۆ دیاسپۆرا ڕوونی کردەوە کە بۆچی پێویست بووە ئەو بڕیارە دەربچێ پێم خۆشە لە زاری خۆیانەوە گوێتان لەبێ کە بۆچی ئەو هەرێمی ئەڵمانیا ناهێڵێ ئێزیدی دیپۆرت بکرێنەوە بۆ باشووری کوردستان. Im Januar 2023 مانگی یەکی ساڵی 2023 پەرلەمانی فێدراڵی ئەڵمانیا بە پشتیوانی لایەنی بەشدارەکانی نێوحکومەت کۆمەڵکوژی ئێزیدیەکانی لەلایەنی ڕێکخراوی تێرۆریستی داعشەوە وەک جێنۆساید ناساند. وەکتی زانین 2014 باربارên داعشی terörên داعشی لە هەمبەرê êzidiyan qetlê gelek mezin kirin û li Şlesvig-Holstein jî gelek xelkên êzidî hatin cem me jî diman yanî vê dê ew dî jî standin aufenthalt jî standin wek Almanî tê gotin xelkê me êzidî gelek li birin zêdetir jin
و زاروک هاتن ویدی گلی که وان مالبات خوشی هیلشتن و رویان هاتن جبرکو گلی تقدایی لسر یزیدیا هبو و حتی نهوجی هیا وقت زانین لبلی نجی جبوکو ام بکاری بین ترورا ایشی ده ام خلاص بکینه ما وقت پارتیا CDU جی هنگی ما چک دا پیش مریه و هنگی راستی جی لهمبری و داعش شرک گلک مزن و گلک سرفراز هات کرن ایرو جمع لپارلمنتش لیس بخواهش تانه دانه ام وقت پارتیا CDU ما بریارش دست دا کو او انسانین 2014 حتی نهو هی Aufenthalt نستاندیم یعنی هی اقامه نستاندیم هدی اقامه بستیم نه جبو ما ایرو روز گلی گرینگه جبرویه که ام ایرو لویدینه و وقت پارتیا CDU ما وی بریارستاند و ام گلی کیف باشیم. Meiner Fraktion und mir ist daher sehr wichtig. فراکسیۆنەکەم و خۆشم پێمان وایە ئەو ئێزیدیانە بژنان و منداڵانیشەوە دەبێ نەک تەنها بیان پارێزین بەڵکو ئاسۆیەکی ڕۆنیشیان بۆ ئایندەیان بەبێ ترس لە دیپۆرتکردنەوە پیشان بدەین. سوپاس بۆ سەرنجتان. وقتی زانن 2023 جو هر فراکسیون حتی CDU, SPD, FDP, گروین او همی هفدور بریارک دان گوتن کو اف جنوسیده اما مخابن ام یک هرم نیترجی دبینیم به هرم نیترجی دید یزیدی دیسا یعنی دیسا و ابشیم دکینه دیسا و دریکنه جین خو جبرویه که موی بریار دا اسیبی که من جهن دیترجی آلمانیا بریار کو سواره داین جبو مگری گرینگه ما دست فکر کرد از وارم ناتایم وستفالن جی کوالیسیونا CDU و یک گروهی به هفدور اوجی بریاره کو سازانه اسیبی دارم جهن دیترجی بریاره بدنم. Wir haben uns im Nachgang des Antrags, den Sie auch formuliert haben, ئێمە کولایەنەکانی پێکەنەری حکوومەت لە پێشنیازەکەی ئێوەمان کۆڵیەوە سیرمان کرد بزانی چیمان پێ دەکرێت لە ویلایەتەکەمان. بۆی هەفتەی ڕابردوو نامەیەکم بۆ نانسی فێزا وەزیری نێوخۆی ئەڵمانیای فیدراڵ نووسی بۆ ئەوەی ڕێگەمان پێ بدەن وەکو ویلایەت ئێزیدیەکان لە ویلایەتەکەمان بهێڵینەوە. بەپێی یاساکانمان ناتوانین وەکو ویلایەت بڕیاری وا بدەین و دەبێ حکوومەتی فیدراڵی ڕازی بێ. بۆیە زۆر دڵخۆشم بەو پشتیوانیەی جێگیری ڕاوێژکاری ئەڵمانیا لی کردین و پشتیوانیەکی زۆر گەورە بوو. بێگومان ئێمە دەمانەوێت لە ویلایەتەکەمان پشتیوانی لە ئێزیدیەکان بکەین و بیان پارێزین. وەکو ویلایەت مافمان هەیە بۆ ماوەی 3 مانگ ئەمە بکەین و دوای ئەوە پێویستە حکوومەتی فیدراڵی پشتیوانیمان بکات. ئەمە هیوای ئێمەیە کە ئێزیدیەکان بتوانن لە ویلایەتەکەمان و لە ئەڵمانیا بە دڵنیایی و تەناهی بژین واتە دیپۆرتکردنەوەیان ڕابگیرێت. پێویستە ئاسۆیەکی ڕوونیان هەبێ و لە سەراستی حکوومەتی فیدراڵی و پەرلەمانی فیدراڵیش چارەسەرێک بۆ ئەمە بدۆزرێتەوە. Baden-Württemberg 2015 über ein Landesaufnahmeprogramm beschlossen hatte, über 1000 jesidische Frauen und Kinder aufzunehmen. Und Schleswig-Holstein hat damals 32 von ihnen aufgenommen. Ich durfte einige von ihnen kennenlernen. نیاوە هەواڵی خۆشی دیکە هەن بە تایبەتیش بۆ یێزیدیەکان. سەرۆکۆماری ئەڵمانیا فرانک ڤالتەر شتاینمایر بەرزترین خەڵاتی کۆماری فیدراڵی ئەڵمانیای پێشکەشی دوو کورد کرد بۆ ئەو ڕۆڵە گەورەی کە لە کۆمەڵگەی ئەڵمانی و ئێزیدیەکانی ئەڵمانیادا گێڕاوێت. مەدالیای فەردینست ئۆردن دەر بوندسریپوبلیک دۆیچلاند دەدرێتە کەسانی زۆر چالاک و تایبەت لە کۆمەڵگەی ئەڵمانیدا. شەهابداخ یەکێکە لە وەرگرانی خەڵاتەکە میوانمە سەرۆکی فیدراسیۆنی ئێزیدیەکان لە نیدەرزاکسن. کاک شەهاب بەری کۆم بەحسی خەڵاتێ بکەین. نامە بەحث کرد لە هەرێمەکە ئەڵمانیا شلێسڤیگ هۆلشتاین بڕیار هاتیە داین و ئێزیدیەن باشووری کوردستانê ئێدینێنە دەرسنوورکردن ئەنژین ناڤەگەڕێنن بۆ باشووری کوردستانی تو بێ بڕیاری چاوە دنرخینی و باوەڕیاتە لە هەرێمە دنجی تشتێکی وساچێ دەبە. ئێوار باش زۆشی کرد و تەماشەبانە هەلبەت ئەم تشتێکیش بۆ شلێزڤیگ هۆلشتاین ئەم قرارە هەستان و خەشوێژی نۆرتاین ڤەستفالیا بەری وانستان و نیدەرزاکسنجی ئەم جارە دێمینە سێمە vê qiraristandiya û em behwerin jî cihê wek Nîderzaxsîn û nava me wan gelek xweş e û em bi hev re alîkarin vê pêdetir jî
ئالیکاریە بدە بیکاری وش بۆ ئێزیدیان نەشێنن وێ باش بووە بڕاستی بۆ وەزیرە مایا نافهندر و یا ئەڵمانیا ئەف قرار بستاندا و ئەم نهال سەر کارکن پێشە ڕۆژێ بۆ ئەیالەت دێ ئەڵمانیا و تایبەتی وەزیرە هەندر و بێ قرارێ بستینێش بۆی وەختی گۆ حکوومەتە سەرەکە یا بەربین بستاندا وێ باشتر بواش بۆ مەتەردا بۆ ئەیالەتەش gelek baş e ew medalya pîroz be ku te we du Kurdistanî yani her yek medalyayek standê bêguman medalya herî bilind wekî min behs jî kir li Almanya merasîm çawa bû tu çûyî Berlînê te serok dît we behsî çi kir Serokkomarê Almanya çawa xelat hate dayîn خەڵات چی ما هەمووە پیرۆز بێ خەڵات ئەجوولکێکی تێلین وەوە نزیکی 30 ساڵی ئەم هەردووشی هەڕە کارکن و مالایزیا ئۆڵدەمبورگ و سنترالاتە بەرێ ماڤاکیر و هەبرا و نەهاژی شێوردمەنیانی دەزەکن هەلبەت نەچون بەرلین بەس کۆمارێ ما هات و نۆرتۆنجی باژارکی تێمی دەزەکنایە ئەیالەتە مەیە gelek başlar bas bu rastî cihê dilxweşiya gumbêjin ew wî gelek behsa êzîdiya kir û behsa karê me kir û rohnayiya got raserî Almanya û hemû cihanê karê me pîroz û helbet kar jî wextê got piştgirê mirov nebin yek nikarê karê başî bimeşîtî em jî gotî ev nêzîka 30 salî em kar kirin hê karê me berdewama و ئەفکارێ هاژی بقەوەتە gelek êzîdiyê got piştîya mekin û em gelek kêfxweşîn jî got dewleta Alman jî êzîdiya ji bîr nake ji ber got piştî fermana 2014 birastî berdewamî têkiliyê me xurtir bûna û zêdetir bûna me jî yanî tîj mehatiya me kiriye her ji roja pêşî û hete îro زمانê ku êzîdî sipa got daş li ser wan girt em çevrabûna û hete îro jî xebata me berdewama gotî jî wê kirasata aqirêj got ser êzîdiya hat û êzîdî jî hêjî pazara keçûjînê wan destê daş dena o gelekî malwêranên hêjî çadira dena ava 10 sal yani eskarım lê bêjin gelek atmosferik delal derbas bû gelek camiyê din wê derê hazir imkan çêbûn em bawra xeber bidin serokkomar jî em jî bêjin derdê xwe pêşa roja xwe ka dewleta Almanî çawa me xwedî derkeve em hêvîdarin jî got her kesekî got destê cihkî weke vê xwe çika me wêjî karekî baş kir mesela ştopa godanî ser peneberê êzîdî got bişînin welatê wan باش gelek spas kak şehavdax Serokê Federasyona Êzîdiyan li Nêderzaksînê digel me bû gelek spas xelata te standiye xelata herî bilind ya Komara Federaliya Almanya Serokkomarê Almanya dayete û daye du Kurdan bêguman gelek spas navbirek werdegirim paş navbir zor mijar hin ke basiyam kein her li meseley perînewê koçberan bo Brîtanya kam hefteye ژمارەیەکی یەکجار زۆر خەڵک لە نۆکەندی ئینگلیز و پەڕیوەتەوە بەڵام خەڵکیشەیە خنکاوە جگەلەوە کۆمەڵێکی دیکە مژارمان بۆ ئامادەکردوون بەڵام پاش ناوبەر لەسەریان ڕاتستی لێرە لە ئەمریکا هێشتا دنیا زۆر سارد نەبووە بەڵام لە ئەوروپا وردە وردە سەرما و باوبۆران دەستیان پێکردووە ئەمەش وا دەکات کە بڵین خەڵکێکی زۆر ئەوانەی کە دیاسپۆرانشینن لە ماڵەکانیان دانیشتون ناچار بن ماڵەکانیان گەرم بکەنەوە جا دەبێت بۆ ئەوانەی کە کۆچبەرن و لە دەرەوەن دۆخەکە ئێستا چۆن بێت هێزەکانی پاراستنی سنوور لە بەریتانیا داتان بڵاو کردوتەوە و دەردەکەوێت کە هێشتاش پەڕینەوەی کۆچبەران لە نۆکەندی ئینگلیس
بۆ نێو بەریتانیا بەردەوامە لە ماوەی نێوان ڕۆژانی 17 تاوەکو 23 ئۆکتۆبەری ئەم ساڵ واتە تاوەکو پێرێ 1136 کۆچبەر بە 19 بەلەمی بچووک لە فەڕەنساوە خۆیان گەیاندۆتە بەریتانیا. زۆرترین کۆچبەر ڕۆژی 18 ئۆکتۆبەر پەڕیونەتەوە کە 647 کەس بوون. کەمترینیشان ڕۆژی 7 ئۆکتۆبەر بووە کە 48 کەس توانیویانە بپەڕنەوە. بەڵام هەرم هەفتەیە هێزەکانی پاراستنی دەریایی فەڕەنسا ڕانگەاندووە کە 48 کۆچبەریان لە خنکان ڕزگار کردووە کەچی سێ کەسیش خنکاون یەکێکیش لە کاتی هەوڵدان بۆ پەڕینەوە بە بەلەم بۆ بەریتانیا بریندار بووە. ئیتالیا لە ڕۆژانی ڕابردوودا یەکەمین گروپی کۆچبەرانی ناربوو ئەڵمانیا بەڵام دواتر دادگایەکی ئەو وڵاتە بڕیاریدا کە کۆچبەرەکان بگەڕێنرێنەوە ئیتالیا و گەڕێنراشنەوە. ئەمە لە کاتێکدا کە پێشتر پلانێکی هاوشێوە بۆ نردنی کۆچبەران لە بەریتانیا بۆ ڕواندا شکستی هێنابوو کەچی پاش ئەلبانیا هۆڵنداش دەستی بە جوڵە کردووە بۆ نردنی کۆچبەران بۆ وڵاتێکی دیکە ئەفریقی کە ئوگاندا وەزیری بازرگانی و هاریکاری و پێدانی مرۆیی هۆڵندا لە ئوگەنداوە پسنی وڵاتەکەیدا کە کۆچبەری زۆر لە وڵاتانی دیکەوە وەردەگرن و گوتیشی حکوومەتی هۆڵندا لەوە دەکۆڵێتەوە کە چۆن وا بکات کە کۆچبەران بنێرێتە ئەوێ. وەزیری دەرەوەی ئوگەندا دەڵێ دەرگای کراوێ دەرگای حکوومەتەکەی یا وڵاتەکەی بۆی لەسەر ئەو مەسلەیە لەگەڵ هۆڵندەکان قسە بکەن. وەزیرە هۆڵندیەکە کە ناوی ڕاینێتە کلێفەرە دەڵێ وڵاتەکەی زۆر مەبەستێتی کە ئەو کۆچبەرانەی داوای مانەوەکەیان ڕەت کراوەتەوە بیان نێرێتەوە وڵاتەکانی خۆیان بەڵام زۆر جار ئەمە زەحمەتە بۆیە وڵاتێکی وەکو ئۆگاندا گونجاوە بۆی کە کۆچبەرانی خەڵکی وڵاتانی دیکە ئەفریقاشی بۆ بنێردرێت. جگە لەوە هۆڵندا سەرقاڵی تێپەڕاندنی پلانێکە حکوومەتەکەی لە پەرلەمان بۆی ڕێوشوێنی تونتر بەرامبەر ئەوانە بگیرێتە بەرکە مافی پەنابەریان هەیە یان داوای مافی پەنابەریان کردووە. لەوانە بۆ نمونە چی دیکە مافیمانەوەی هەمیشەی واتە زۆرتر لە 3 ساڵ نەمێنێ هەروەها ئەوانەی کە دەیانەوێت لە کۆتایی مانگی داهاتووەوە خاڵی پشکنین یان لە کۆتایی مانگی داهاتوە بە سنوورەکانی وڵاتانی دیکەدا بێنە هۆڵندا لە خاڵی پشکنینی سەر سنوورەکاندا لێکۆڵینەوەیان لەگەڵ بکرێت. سەرڕای ئەو هەڵوێستە توندانە بەرامبەر کۆچبەران لە ئەوروپا بەڵام وڵات هەن کە پشتیوانی لە کۆچبەران دەکەن. بۆ نمونە ئیسپانیا پێدرۆ سانشێز سەرۆکوەزیرانی وڵاتەکە دەڵێ ئەوروپا لە جیاتیەوەی کە خەریکی دوورخستنەوەی کۆچبەران بێ گەنگەشەی دوور و درێژ لەسەرەوە مەسەلێ بکەن دەبێت کار لەسەرەوە بکەن کە ئەو کۆچبەرانە بگونجێنن لە نێو کۆمەلگادا. سانشێز بە پەرلەمانی وڵاتەکەی دەڵێ مەسلەی کۆچبەری تەنیا پرسێکی مرۆیی نییە بەڵکو پێویستیە بۆەوەی کە ئەوروپا یان ئابووری وڵاتانی ئەوروپی گەشەی پێ بدرێ و بۆ درێژماوە بە تەندروستی بمێنێتەوە. بۆی وەکە و باسی دەکا باشترە ئیدارەیەکی باشی دۆسی کۆچبەری بدرێ هەروە پێشتریش گوتەبێژی حکوومەتی ئیسپانیا ڕاگەیان بوو کە ئەو ڕێگەی کە ئێستا ئیسپانیا لەگەڵ کۆچبەران گرتوێتە بەر و هەوڵ دەدا ئیدارەیان بکە نەک دووریان بخاتەوە ئەنجامی زۆر باشی بۆ ئیسپانیا هەبووە. ڕاشگەیان بوو کە بەم نزیکانە فڕۆکەخانەیەک کە زۆر کەم بەکاردێ لە نزیک مەدریت چۆڵ دەکرێت و دەکرێتە کەمپی کۆچبەران. ئیسپانیا یەکێکە لە وڵاتانی کە سنووری ئاوی لەگەڵ وڵاتانەیە کە زۆرترین کۆچبەریان لێوە دێنە نێو یەکێتی ئەوروپا بە تایبەتیش ئەفریقیەکان و لە نێویشاندا مەغریبی و جەزایری و تونسیەکان. بێگومان ڕێگای زۆر هەن بۆ هاتنە ئەوروپا ڕێگای یاسایی مەبەستمە زۆر کەس بۆ کارتی شین بە کارتی شین دێن بۆ کارکردن دێن وەکو هاوشێوەی کارتی سەوزی ئەمریکیە ئەوانەیە کە بە شێوەی یاسایی بیانەوێ بستنە نێوێکێتی ئەوروپا و کار بکەن بەو کارتە شینە دەتوانن دوایەوەی کە وەریانگرت بێنە نێوێکێتی ئەوروپا هاتو چۆ بکەن کار بکەن و هیچ کێشەیەکیان نییە. بەڵام دەدرێ بەکەم کارتە دەدرێ بەو کەسانێک کە کارەمەیی و شارەزاییەکی زۆریان لە بوارێکی زانستی یان پیشەییدا هەبێ. بەپێی داتاکانی یەکێتی ئەوروپا لە ساڵی 2023دا 89,000 کەس 89,000 کارتی شین دراونەتە کەسانی دەرەوەی یەکێتی ئەوروپا. ئەمەش دەکاتە نزیکەی 9% زۆرتر بە بەراورد بە ساڵی پێشتر واتە ساڵی 2022.
ئەوەی کە سەرنجی ڕاکێشام لەم هەواڵەدا ئەوەیە کە هەڵگرانی وڵاتی نامەی عراقی لە ڕیزی ئەوانەدان کە زۆرترین کارتی شینیان لە ئەوروپا وەرگرتووە. داتاکانی یەکێتیەکە پیشانی دەدا کە 6% وەرگرانی کارتی شین لە یەکێتی ئەوروپا لە ساڵی 2023دا عراقین. جگە لەوان هاوڵاتیانی تورکیا پشکی گەوریان هەیە نزیکەی 10% کارتەکانیان وەرگرتووە. هەروە زۆرینەی کارتە شینەکان لە ئەڵمانیا دراون کە دەکاتە نزیکەی 7,000 کارت. قبرس کارتی شینی نەداوەتە هیچ کەسێک و هەنگاریاش تەنیا 7 کارتی بڵێن داوە. کوردی ڕۆژاوە لە دوای ساڵی 2011ەوە بە تایبەتیش پاش ساڵی 2015 بە لێشاو ڕۆیان کردوتە ئەوروپا لە وڵاتانی ئەوروپا دەژین لە زۆر شوێنیش زۆر چالاکن نمونەی خۆ گونجاندن و کاری باشن بەڕاستی لە وڵاتانەدا. ئەمە بێگومان لە هەموو بوارێکدا هەر لە کاری کولتوریۆ بیگرە تا دەگاتە کاری بازرگانی تا دەگاتە چالاکڤانی مەدەنی بێگومان بۆ کوردایەتیش ئیشی زۆر دەکەن و دامەزراوەی خۆیان هەن. یەکێک لەو دامەزراوانە ناوەندی چاند و جوواکی کوردیە کە لە نەمسا زۆر چالاکن لە زاری خۆیانەوە پێم خۆشە چیرۆکەکەیان ببیستی. از نیزار موسا ریوبر ناوند چاند و جواکا کوردی الوینا اف ناوند شواج سال 2017 و هاتی دامازراندن اف ناوند جی ووکا جهکی هفدیتنی کردن طایبت الوینا دجین ویل النمسا خورتك بالجوام تذكر مرك بيروكالا خورتك بالجوام تذكر مرك بيروكالا اب ناوند قال لك كارو چالاكيتي دتين كرين سال 2017 وحتى وكو ايروجي وكو نموننا ام بيجن يعني نوروز برانيا و نوروزا جي جدر وتينا كرن تشتين ام بيجن بدوزا كردي وغريداي بن تشتي كولتوري بن تشتي كردواري بن هفديتنا ام بيجن حفتانا ام تيدا هفدود بينن يعني سرگرك مبتهك و بسر الروشا كردي وغريداي ام السر داخفن وكي دي جي يعني تشي سركفتنين ام بيجن كچو خورتي ما وكو نمونا كسين دخوندني دا بيشت كفن ام خلا دكن ام وانكي اریکارن بوارک و هنکی پیش دهرن دالی خوندنا خدا يعني فراينك دي جي هاب ناويان بيجن ريزگرتني بو کسی کو جیانا خوش دسته او جی هنکی جی خپل وید رید بینو او جی از باورم بلکې زیاده 105 مال بعد بفدو و هاتیه گریدان سروی مبته غانا هفدو لوینا وندی جی یعنی جمیش دجی حتا وکنا کورسات سمینار تیدا تینه چیکرن یعنی او کورسات جی بهتر کورسات زمان المانی بون یه بهترش بوی کسی میکو نوگ هابونه ویدره یکو مثلا بیجن آریکاری زمان جوارا لازم بون چه آریکاری ام بیجن ورگراندن بو ترجمه بو آلی یعنی آریکاری کو بوارد هات نکرن هنکی دو کاربن دوار روزانه دا کاری خو پیش دا ببن هنکی سمینارن قلک دوار نتوید هات نکرن وکو نمونه سمینارات نسر 2017 و پشتی ویجی سر مثلا ریفراندوم يعني او کوچبریا خلک ما سری کانی و گریس پی وقتی چی بون هنگی او کمپا بردرش ساعتا کسی کو پیرابون وراستی بنا ونده دا يعني کارکی گل کی باش کرن تقریبا بلکی يعني تقریبا هفته کارتون کلو ملو پیدوستی ام بیژن خوندنی و تشتی هاتنا لف داون و جواره هاتنا شیاندن ویکم به وکو آریکاری که دکاربن دسپیک که اینه کی يعني بو پیدوی جیان خوا ورنا يعني تامین کرن اف ناوند جی ارمان جاوی اوش خوا نزیک بونا خلکی دا خلک نزیکی هف به
والسر وين يزيكبوني جدا بروجانا دي برنجكي نوعي السر ورنا آفاكرن يعني تكاري بيجي 2017 بشتي هاتنا خلقي ما ولو بزحفايك وهاتنا فيدري يعني كاريبو هناكي رولك جرنج بليزي وكا بلاتفورما كي ده هناكي بروجي سر ورنا آفاكرن أو بروجي آلي كو هن خدمات بيشكش كنش خلقي خوي فيدرا وهن ام بيجن كساتي مجي هناكي خوتي ده ببينن وتشكاركي تشي انيسياتيفكي تشتكي وهابي كاربن وك بنجها كي لسر آفا بكن وكاري خوا بريفا ببن قالك تشابو اللفين تبتني زورا دلبين تشابو اللفين تبتني زورا دلبين. از هنرمند منتصر صالح وكون ماموستي كورسي موزيكي ازدم ما كورسك دا وبسركفتن درباس بو كورسي مي صازي بردوامن وجهمو يعني زاروكا رجي وش خورتارجي وش مزنا هرجي ام بردوام يعني ام حاضريا شانو يدكن جبو زاروكا حاضريا نوروزي قالك شالكيني هني ام تخوازن ام بيفرابن ري مي فا ري فا فا مي ري مي دو مي فا سول مي سو سول فا مي ري لا ري دو سي سول لا سي سول لا مي سو سول فا مي ري لا ري دو سي سول لا ري. از دكتورة نرمين ام نوكل نافند كردية فيدي ام مقلك سمينار تشيتكن مختلفة قالك تشتغل اكتيفيتيت هي كلتوري ثقافي جي مقالك شغل سر فيدي تشتغل خوش ام قالك كرد ام كارن فيدي هفدو بين مناقشة موضوع خاط تشتغل ام كارن فيدي بكن فيدي جي وك يكاري اف غريبتيج ولاطة جيني نقلك دور بكاري هفدو بين خلقي ناس بكن جي باسی کوردی ڕۆژاوام کردە و کۆمەڵێتان بینی لە نێو کوردی ڕۆژاواشدا لە دیاسپۆرا ئەفرینی زۆر چالاکن زۆر خەریکی بڵین پاراستنی کولتوری خۆیان پاراستنی جلوبەرگیان موزیکی کوردین دۆخێکی تایبەتیان هەیە ناوچەکانیان خەڵکی خۆمان دەزانین داگیر کراوە خەڵکی غیرە کوردی زۆری بۆ هاتووە زەیتونەکانیان بردراونەتەوە ئەو دۆخە خراپەی کە لە نێو ئەفرین هەیە لە نێو کوردی دیاسپۆرا نشینی ئەفرینیشدا کاریگەری هەبووە کۆما زۆزان هەیە کە ئەم ماوەی کلیپێکی زۆر جوانیان کردو کارێکی زۆر سەرنجڕاکێشە پێم خۆشە بەشێکی ببینن دوایی لەگەڵ سەرۆکی کۆما زۆزان گفتوگۆیەکەم دەبێت. Khredî soçdive mafê mirov bim pekdive li khredî soçdive mafê mirov bim pekdive jine kurdan bune kurban jine kurdan bune kurban xwinderke varse بەڵێ ئەحمەد بابێ هارون لەگەڵمە سەرۆکی کۆما زۆزان لە هۆڵنداوە لەگەڵمە کاک ئەحمەد ئەو کلیپ وەچەوە چێکرد توتکارێنێکی بەحس بکەیت کە وەکی دەبێژن فەکریا کێ بوو وەچەوە جێبجێ کرد و هۆزانیا کێ چیرۆک چییە؟ سپاس دەکەم بەریگا سپاسی قناتاوە دەکەم و دەبێت تكنيك نباشا براسي كليبك قالك زور وزحمتي بالسرما جبرقو رجاء روشي عفرين نباشا وبتايبتي كاخري رابو هنرمند وهالبسفان تيماب عفريني هنرمند ممياري امجيل هفديه جفيان
مگو کارکی جبو کانخره چه بکه به تایبتی دبه 30 سال کانخره چه دبه ما به مروفا بن بک دبه جن کردا بونا قربان خوین دهرک ایوار و سبه جندرس جتا ندوره مینا بینه دبه جندرس جتا ندوره مینا تا برین گلک کوره دما مجار کردا دما دبه مجار کردا جیهان تفدا کر و کوره یک مسقفته و یک جديره یک لجوره و یک لجيره افا شێکی تەکنیکی هەبێ بەڵام هۆزانێکی زۆر سەرنجڕاکرد بوو وەکو باسم کرد ئافرینەکانی دیاسپۆرانشین دروستیان کردووە وەکو دەڵێ لاوانەوەیەکە بۆ ئەو خاکەیان کە خاکێکی گۆڕدرا و داگیر کراوە. سپاسان دەکەم ئەمە دیاسپۆرام هەفتەیە بوو هەفتەی داهاتوو بێگومان هەر لێرەوە لە ئەمریکا لەگەڵتان دەبین لە هەر کوێ بن بێ بەڵام.